بەڕێز ڕستووی پاسبار هیوادارم ناسناوەکەیم دروست خوێن بێتەوە. بەڕێز کاک ڕستوو گوێ لە دەنگمانە؟ بەڵێ دەستان خۆشێ بەڵێ دروستە خزمەتدا. سڵاو لێ بێم کاتت باش. ئەو کاتەوە هەموو کاتی ئێوەی ئاز خۆشەویستیش باش و بەخێنەوە. بەڵام ئێستا بەداخەوە لە دەرەوەی وڵاتەژی وایە؟ بەڵێ وڵا ڕاستە ئەرەوەڵا لە وڵاتی یەکێک لە بریندارانی شۆڕشی ژینا و یەکێک لە هەڵسوڕاوانی شۆڕشی ژینا بووە. کاک ڕستوو ئێستا حتمەن جێگال لە ڕۆژهەڵات خاڵیە کە جارێکی تر ئەو چالاکیانەی کە لە شۆڕشی ژینا هەتان بوو دووپاتی بکەیتەوە. بەڵام حەزەکەین لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئێستا پێمان بڵێ جیاوازی ئەم ئاخێزە ئەم شۆڕەشە ئەم مانگرتنەی ئەم دەورەیە بە فرامباری 1404 لەگەڵ خەرمانانی 1401 چییە جیاوازیەکانی؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە ئێوە دەکەم و سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە هەموو بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە. هەر لە پێشەکیدا دەبێت تەرەخۆشی خۆم لە تەواوی بنەماڵە شەهیدەکانی تازەی ئێستای ئەو 12-13 ڕۆژەی کە مانگرتنەکان دەستی پێگرتو و ئەترازاتەکان دەستی پێکردووە لە ئابدانان و مەلەکشا و ئیلام و لە ڕۆستان و کرماشان بکەم هاوخەمیانین جارێکی دیکە بەداخەوە دەبینین بەدەست دەوڵەتێک یا ڕژیمێکی ئاوا نابەکار هاتوو خێنی لاوەکانمان دەڕژێت و دەکەوێتەوە سەر شەقامەکان. بەداخەوە دیسان شاهدی ئەو سەحنانە بووین کە نەدەبایە دیتبایمەوە یا ئەو ڕووداوانەیە دڵتەزێنانەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو دەبنەوە. هەمووی ئەوانەش دەگەڕێتەوە سەر تڕەندەبوون و بێویژدانبوونی ئەو ڕژیمە کە جارێکی دیکە دەستی بە خێنی ئێمەمانانی لاوی کورد و میلەتی کورد وە بەخسووس تەواوی خەڵکی ئێران دەستی سوور دەبێتەوە. لێرەوە شەریکی خەمیانین و هاودەردی خۆمانیان لەگەڵ دەردەبڕین بە هەر شێوازێکەوە ببێت و بکرێت و ببیسرێت و بە ئامانج بگات. بەڵێ هەروەکو فەرمووتان من لە 401دا بەشدار بووم تەواوی ئەترازاتەکە هەر لە ئەوە ڕۆژەوە تا ئەو کاتانەی و ئەترازاتەکان کۆتایی پێهات و ئەوانە فەرمووتان جیاوازەکانی چییە؟ جیاوازەکانی ئەو دوو شۆڕشە دەتوانین لەوەدا ئاماژەی پێ بکەین. کاتی ئەوەڵ ئەگەر باز لە شۆڕش و ئاڵوگۆڕی سیاسی لەسەر ئەو ڕژیمە هات خەڵک وا خەڵکی چۆن بڵێن باز بۆ دەکرد کە تەیفێک لە جامعادان هەوێ مەسەلەی حجاب و لابرنی لیباس و خۆ و دەرخستنی ئافرەتان و کە مافی تاکە کەسیە هەر کەسێک چۆن پێی خۆشە بژی بەڕاستی ئازادە و دەبێ وابێت. بەڵام لە سیستمێکی ئاوا پاسەددا پێم وانە جێ ئەو مافی تاکە کەسیانە ببێ ئەو بەو شێوازە هەڵس و کەوتی دەکرد و توانی تا حدێکی زۆر ئەو ناڕەزایەتیانە کۆنتترۆلکە. ئێمە دەزانین لە چوارچێوەی ئێراندا تەیفێکی زۆر لە خەڵکمان هەیە گەرایشی بەدین هەیە جایتر لەبەریشی ئەو لەبەری سنی خەڵکی بەرامبەر بەدین دانا خۆی کەنار خست و بەرحاڵ ئێوە چاولەکەن بزانن ئەو کەسانی کە دایان هەیە ئاڵوگۆڕ بەسەر سیاست یا بەسەر ئەو حکوومەتەدا بێنن مافەکانیان چییە؟ لەسکە لابردن کە بەداخەوە لە نێو دیندا بۆتە معزەلێکی گەورە. هەرچەند ئێستا لە دەوڵەتە عەرەبیەکاندا دەبینین زۆر بەدڵفرەوانی ئەو مەسەلەیان گرتوتە بەر و هیچ کێشەیەکیان لەگەڵ لابرنی لەسکە و یا هەندێ مەسایلی دیکەی وەکو حیجابی ئیجباری نییە توانی سەرکوتیکە. بەڵام ئەو جارە مەسەلەی حیجاب نییە. ئەو جارە فەقر و گرانی و ناڕەحەتی مەعیشەتیەک کە بۆ خەڵکی ساز کردووە و جاری ئەوەڵ ئەگەر ناڕەزایەتەکان لە کوردستان هەڵیدا ئەو جارە لە ناوچەکانی دیکە بە جیاوازتر و بەرفراوانتر پەرەی گرتووە و ڕۆژ بە ڕۆژ شارەکانی پێوە زیاد دەبێ و دەیتەنیە کە ئەو ناڕەزایەتیانە لە توولی ئەو 46 ساڵێکەوە بۆ خەڵک لە کۆی سنگیاندا کۆبۆتەوە دەری ببڕن و نەترسانە بێباکانە بێنەوە سەر شەقام و جارێکی دیکە ئەو ئاعترازاتینی خۆیان نیشان بدەن کە هەروەکو ئێستا لە تاکو ئەو ڕۆکانێ مانگرتنەکان گشتی بوون دیتومانە کە چۆن چۆن. بەڕێز ڕستوو بۆ خۆت بریندار بوویت لە شۆڕەشی ژینە
ئەم دەورەش خەڵکانێکی زۆر بریندار بوون ئامارەکان لە سەروی 1000 کەسەوە باسەکەن بە تەجروبەی خۆت لەوێ بریندارەکان دەبێت چ بکەن خەڵک چۆن دەرمانیان بکەن چون خۆ دەزانیت شوێنە دەرمانیەکان وەک بیمارستان و دەرمانگاکان لە کاتی وە هێزە ئەمنیەکان لەوێ چاوەڕێیەکەن کە بیان هێنن و لەوێ بە برینداری دەستبەسەریان کەن تەوەقع لە خەڵک چییە لە ئاگەریشتێکی ئاوایە ئەو تەجروبەی کە خۆت هەتا بەڵە ڕاستە تەجروبە زۆرە بە زۆریشماندی و زۆریشمان بیستەوە لە دوای ئەو شۆڕشە تەجروبات زۆر زۆرن یعنی ئەگە تۆ هەر لەسەر شەقامەوە دەست پێ بکەی کە خەڵکەکە کۆ دەبێتەوە و ئێمە لە مەسەلەیەکی چکۆلەدا عەرز بکەم کاتێک کە ئەوایلەکەی شۆڕشەکە بوو گازی فرمێسکرێژیان دەهاویشت نەمان دەزانی چی لەگەڵ بکەین بەڕاستی تەجروبەی ئەو شتەمان نەبوو کەم کەم هاتە دەستمان بۆ خۆمان ئیبتکاری کارێکمان گرتە دەست کە فتوویەکی سوکەڵەمان تەڕ دەکرد لە مەحزەوەی کە گازەکە دەهاتە خوارێ لە بەردەمی جەمعێک خێرا فتوویەکی تەڕمان پێدا دەدا و هەتاکوونێ بۆ خۆی خاو دەبوو ئیتر نەیدەتوانی کاریگەریەکی ئەو تۆ لەسەری مە بکە و ئەو جەماعەتە بڵاو کاتەوە ئەوە دەستاوردێکی تەجروبی بوو کە بوومان لە هێندێک شوێنەکان لە هێندێک بڵین محلەکان کەەوە تەزاوڕات دەبوو زۆربەی ماڵەکان دەبێت بڵین ماڵێن ئاوەدان بێت دەرگای پارکینگەکانیان کلێنێک دەدا و ئێمە ئەو شتانەمان بۆ وەکو تەجروبە هات بۆ دەستی کاتێک کە فشارمان دەهاتە سەری کاتێک بە ماتۆڕەکان بە ماشێنەکان یا بە تەقەی بێوچان هەڵیان دەبڕین دەماتوانی خۆمان قوڵەپێسکەین و لە کەلەبەری ماڵە بچینە ژوورێ خۆمان بخەین حەشارە دەین لەو ماڵانەدا ئەوانە نکاتێک بوون کە ئێمە لەو کاتەدا دیسان بەڵام بۆ بریندارەکان کە مەسەلەی ئەساسیە دەبێت زۆر زۆر وریابن وریابوونەکەش ئەوە نییە کە هەمووی خەڵکەکە هاوکاری نەکە ئێمە لە بیمارستان کە دەچوین ئەوەڵەن پێشووتر هەماهەنگێکمان دەکرد بە کەسانی مەدەنیەوە کە برینداری ئەو مۆزوعانین بە هەندێک لە ئەو کەسانی کە پۆکو پرسنەلی بیمارستان یا دەرمانگاکان دەمانکوت وەزێتێکی یاوە هەیە ئایا دەتوانین ئەو نەخۆشە بێنین دەتوانین ئەو بریندارە بێنین دەکرێت ئەو مۆزوعە دەبێت ئەوە نیشندێک خاڵی ئەمنیەتیان ڕەچاو دەکرد و دەیانتوانی ئێمەمانان تا حدێکی زۆر مداوا بکەن یا دەیکوت نەخێر ئەمە نییە بیبن ئێمە دکتورتان بۆ دەنێرین بۆ ماڵەکان تیمهایەکی خزمەتگوزاری هەبوون کە لە ماوەی پێم وابێت دە ڕۆژێک ئەو تیمانە هەموو دروستکران و کارکەوتە نێو ماڵان و ئەوانەدا و دەرمانێن لەگەڵ خۆیان دەژێرا سڕۆمیان لە خەڵک وەسڵ دەکرد ساسمیان بۆ خەڵک دەردێناوە ئەوانش زۆر باش زۆر چاک بوون لە هەمووی مهمترەوەی ئەو کەسی کەوا بریندار دەبێت ئەو کەسی وا بریندار دەبێت ئەوەندە ورەی بەرز بێ ئەوەندەی ئیمان بەخۆی بێ و ئەوەندە نەترسێ لە بەرابەر ساچمەیەک کە تۆ بگرە ساسمەیەک بێ یا 100 بێ یا 200 ساسمەوێک کەرەسێتی گیانیەوە من بۆ خۆم پتر لە 200 ساسمەشم پێوە بوو بە پێی خۆم هەستام هەڵاتم لەو شوێنە خۆم دوورخستەوە کەسانی کەشمان لێرە لەگەڵە باوەڕ بفەرمود و گولەی ساسمە پێوە بە پێی خۆی هەستاوە ڕۆیشتۆ هەڵاتەوە نەترسان ڕاوەستان لە بەرابەریاندا ئەوە گەورەترین و باشترین ئەبزارێکە کە ئێمە دەتوانین کەڵکی لێ وەربگرین ڕەنگە زۆر کەس بڵێ جا بۆچی ئێوە ئەو کات ئەگەر بریندار بوون ئێستا هەڵاتون بۆ دەرەوەی وڵاتی یا ئەو چوارچێوەتان بەزێهێشتوە ئەگە ترساون ئێمە ئەگە ترسابین لە ئەوڵەوە نەدەهاتی و ئەگە ترسابین ساڵونیەک لە نێو خۆدا خۆمان گیر نەدەکرد هەندێک پرۆسەی دەرمانی بوو بێمەیان کول لە ئەوروپا چاوتان چارەسەر دەبێت من بەداخەوە چاوی چەپم 3 ساسمی تێدا بووتی لە ئەوروپا دەورەیەکی هەیە ئەو دەورەیە دەگوزارێنی چا دەبێتەوە بەڵام ئەو دەورەیەش ئێمە چوینشین هەموو کوڕەکان چوشن هیچ دەورەیەک نیە بۆ چابوونەوەکەی و هیچ کێشەیەکیش نیە زۆریش من زۆر جاریش کە ئەوە بەحەز دەبێت خاری پێوە دەکەم بەسەر ئەو ئاوە خاک و نیشتمانە من بریندار بووم چاوێکم لەدەستداوە یا ئەوەی کە ئێستا بەداخیشەوە کە دوورم بەڵام بەدڵ هەر لەگەڵیانە مەسەلەیەکی دیکەی کە لێرەدا باز دەکرێت چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەیە ئەو نەخۆشانە چۆن چارەسەر دەکرێت ئەوەش دەبێت تیمی فریاگوزاری یا ئەو تیمانەی کە ئێستا دیاری کراون لە هەر شارێکەوانە دەست و پەیوەندەکانن ئەوەندە لە نێو خەڵکدا بە حاڵەتێکی ئەمنیەتی کامل و شێوازێکی ڕێکوپێک ببێ کە نەخۆشەکانن ئەگەر دیتەوە یا ئەو کەسانی کە بریندارن ئەگەر دیتیانەوە چارەسەریەکی زۆر زانستانە لەگەڵ هەڵسوکەوت بکەن
دەبێت ئەو تیمانە حتمما بەڕای من کەسانی ڕەوانشناسیان لەگەڵ بێ، کەسانی پسپۆر لە بواری تەزریقات یا حداقل عملی سەرپایی تا بە شۆنایەک دەگەن ئەوانیان لەگەڵ بێ ئەو کارانە بکرێت. بە نظری من زۆر باشە کە ئەو کات هەندێک دەستمان کورد بووە نەمان دەزانی تەجروبەیمان نەبوو. هەندێک بواری ئەمنیەتی حەزەکەم بە تەجروبەی خۆت بۆمان باسکەی. ئێستا سەرشەقامەکان پڕ بوون لە هێزە نظامی و عسکەریەکان. ئێستا هەر پێسە پامێکم لە سنەوە بۆهاتوە ئەوە ئەڵێڵێ 1 سەعات پێش بە تاکسی دەورێکی ناو شارم داوە، تەواوی شاری سنە هالەمانگرتنە، باوەڕ بکەن ئەم سەر بۆ ئەو سەری شار گەڕام 1 دانە دوکان، پاساژ، مەتەب، ئازمایشگا، ئارایشگا نەکرا بووە. لەمەیان یەخباڵا 2 دانە ماشین ئەو پاشیان داناوە پڕە لە مامور، مردم لە ناو ماشینەکانە بۆ قلێدەن و ئاسابیان وردەکەن. خۆزگە و شەرایەتە بۆ هەموو ئێران ببووە. هەموو شارەکان سەر شەقامەکان پڕ بۆ لە هێزی ئەمنی، هەلیکۆپتەر بەسەر ئاسمانە ئەگەڕێت. زۆر جار باسڵەوەکەن لە ناو خۆ پیشاندان و ناڕەزایەتیەکان هەر مامورانی تایبەت بەوان بە هێزە ئەمنیەکان دێنە ناو تەزاوراتەکان بۆ شناسایی. بۆ تەجروبەی کە خۆت لە شۆڕەشی ژینە بووتە و لەسەر شەقام و لە خیابانەکان چۆن ڕوبەڕووی ئەو خەڵکانە ببنەوە یا چۆنیان بناسنەوە لە ناو تەزاوراتەکانە؟ بەپێی ئەو تەجروبەی کە من لە لای بیمارستانی کۆنی بۆکان هەما لە بەشی بیمارستانی کۆن و خیابانی ساڵمەندان ئێمە شەوێک لەوێ بووین، تەزاوراتەکە گەورە دەبەوە و زۆریش کتوپڕ پەرەی گرت و خەڵکێکی زۆر لەوێ کۆ بوونەوە. ئەوانە چەند کەسێک وەکو چۆن بەڵام وەکو 5 کەس پشتی سەری هەم لە نێو یەکدا بوون. معمولاً تۆ لە نێو تەزاوراتدا ناتوانانی حتا باوەڕ بە نیسەکەی خۆشت بکەی. ئەوە یەک واقعیەتێکە و کەسانی کە چووێتن دەزانن، چون لەو کاتەدا تۆ دموچاوت بەسراوە مەگە بە دەنگ هاوڕەکەی خۆت بناسیەوە یا بە قیافەیە کە تۆ ماوەیەکی زۆر لەگەڵی بیناسیەوە. 5 کەسێک لەو نێو جەماعەتەدا بوون کە یەکتریان بەر نەدەدا. ئەوە بوو کە چەندێک لەو کوڕانە کوتیان ئاگای ئەو 5 کەسە بن، ئێمە ئەوە ڕەنگە سەعات و نیوێک دەبێ لەو شۆنە شعار دەدەین و هین دەکەین ئەو 5 کەسە لێک جودا نەبوونێتەوە. هەر ئەوە بوو کە یەکیان هەر خودجوش قسەیەکی کرد، کوتی ئێمە دەتان ناسین ئێوە دوورکەونەوە. بە مەحزەوەی کە ئەو قسەیان کرد ئەو 5 کەسە بە چەند کۆڵاندا ڕۆیشتن و شۆنەکەیان یعنی وەکو بەجێهێشتن بەجێهێشت. ئەو کەسانە مطمئینن بە تەنیا نین، کەمتریش لە 2 کەس و 3 کەس هەر نابن، چون بە 2 کەسیش ئەوان بۆ ناکرێت کە نەفرێک بگرن و بیخنە نێو ماشێنەوە. حتمما دەبێت 4 کەس یا 5 کەس بن کە بتوان نەفرەکە بگرن، قەوان پێی بشکی و لای بنەوەوانە. بۆ شناسایی چهرە بە چێرەش هیچ وەخت من بە پێویستی نازانم کابرا دموچاوی هەڵنەبەستێ یا ئافرەت دموچاوی هەڵنەبەستێ و بڕوە. دوایەوەش بە هیچ عنوان پێم باش نییە تۆ ڕفێقەکەت بەنێوی خۆت نێو بێنی، ینی ئەو ڕفێقی کە تۆ ڕفێقی خۆتە بەنێوی هاوڕەیەک بە نێوێکی مستعار یا بە شێوەیەکی دیکە نێوی بێنی. لزومیشی نییە تۆ ئەوەندە خۆت بە دەنگی خۆت شتایەک بڵێ کە دەنگەکە لە گوێی ئەواندا تکرار بێتەوە و دەنگە ئاشنا بێت، کە سپانی ئەگەر لێت مەشکوک بن بڵێ بەڵە ئەو دەنگە بوو کە لەو کاتەدا ئەو شعاریدا ئەو دەقەیە و ڕفێقەت شعارێک دەدا لێگەرت 2 دقەیەکە 3-4 نەفەر پێشتر بیڵێ هەر ئەو شعارە بڵێتەوە. ینی تۆ ئەوختێک دەنگ کە دەبێت بە کۆدەنگ تەشخیصی دەنگەکان سەخت دەبێت، بەڵام تۆ لیدێرێکت دەوێت کە ئەو دەنگانە بڵێ ئەو ڕاستەیە کە پێتە بیڵێ لەو کاتەدا ئەوانە بە یەک دەنگی یەک کەس نەبێ، چون ئەو دەنگانە دەبینی تۆمار دەکرێت. دوای لە ڕووی ئەو دەنگانەوە هەندێک بەداخەوە سیخڕ و کەسانێکن دوای ئەو دەنگانە بزانن پەیدایکن و چۆنە و چۆن نییە. ئەو شتانە ئەوانەی کە مامورن دەچنە ناو خۆ پیشاندانەکان بەسەڵم بۆ نموناڵێ معمولەن ساکێکی شانیان پێ و یا بۆ ئەوان دەموچاویان عادەتەن نابەستن یا شعارهایەکە دەن کە لە ناوە دروشمگەلێک تکرارەکەنەوە کە شعاری ئەسڵی خۆپیشاندەران نییە. بۆ نمونە بینیمانە پێشتر سناریۆ ڕەزا شار و حەدشاد لە ناو تەزاوراتەکانە کاڵێنەوە وە بۆ بە لە ڕێدابردننی شعارهای سەرەکی دژی حکوومەتیە کە ئەوە دووپاتەکەنەوە. اینا ڕەزا شار و ڕۆحەشاد نەخواستێکی تایە، نەخواستێکی سیاسیە، نەخوا متاڵبەیەکی معیشەتی و ژیانە. ئەڵەن بەشێک لەوانە لە هێزە ئەمنیەکانن، هەم بۆ بە لە ڕادابردنی دروشمەکان
هەم بۆ شناسایی خەڵکەکان هەم بۆی کە پێناسەی تایبەتی ئەوان لەناو جگە لەمانە لەناو تەزاهوراتەکانە چین؟ لە ڕاستیدا ئەوەی کە ئاماژەت پێکرد ئەوان دموچاویان نابەستن دەقیقەن هەروایە ئەوە بۆ هێورکردنەوەی خەڵکە کە خەڵک نەترسێ و هێندێ ماسکەکانیان داگرن یا لەسکەکانیان داگرن. من هەروەکو ئەرزم کردی ئەو کەسانە و ئێمە جارێکی دیکەش هە لە نزیک فەرمانداری بۆکان ئاوە چەند کەسێکی واماندی بە لە دەقیقەنەوەن ستاکێکی بڵێن ئەلەو حاڵەتەدا بەشانیاندا دەکەن چکۆلەمانەندێکە ئیتر ئێمە نازانین ئەو ساکە دەستبەندی تێدا ئەی ئیسپری تێدا چون دەتوانێت ئەوانە لە خۆ بگرێ و حملی کاویاوەی کە کابرا هەڵی گرێ بتوانێت کەسێکی ئەگەر لە گۆشەیەکەوە گرتەپیدا سەری دەستبەندێکی لێدا ئیسپریکی لێدا هیچ کۆ نەبینێ یا دم کپیکە و ئەوانە ئەو حاڵەتە هەیە ئەو حاڵەتە بوو ئێمە دیمانە ئەو کات کە ئێمە لەسەر شەقام بووین ئەو شعاری ڕەزا و شاوشتە نەبوو بەڵام شعارێک کە ئەگەر لەسەر محوەری کوردستان دەهات ئەوان دەیان کوردستان چشم و چراغی ئێران یعنی هەندێک شعارەکان نیان دەهێشت ئەو حاڵەتی کوردبوونەی خۆی بەخۆی بگرێ دەیان بردەوە بەرەو ئەو مۆزوعی ئێران و چوارچێوەی ئێران و ئەوانە تەبیعیە تۆ لە بەلوچستان کابرا شعار بۆ بەلوچستان دەدا لە کوردستان شعار بۆ کوردستان دەدا ئەلبەتە من بە تەجروبەی ئەو کات ئارز دەکەم ئێستا ئاگادار نیم کە بەڕاستی لە شارە فارسەکان چ دەگوزارێەوە هێستاش لە کوردستانی خۆمان خێرز ئابدانان و مەلەکشا و ئەو قسمەتی کرماشا و لە ڕستان و ئەوانێمە وەکو بڵین لە سنەی خۆمان یا بۆکان و سەقز و مەریوان شعارەکان دەستی پێ نەکردووە بزانین ئەوان چۆن دەتوانن بەلا ڕێدا بن بەڵام بوو ئەو کات وا بوو ئێمە دەماندی ئەو شعارانە دەهات مەحزەوی کە دەماندی وا دەمانبیست بەڕاستی ئەحساسمان بەوە دەکرد کە ئەو کەسە بڵێ دەهوێ ئاڵۆزیەک یا ناکۆکیەک بخاتە نێو ئەڵکەکەوە یا نەخێر ئێمە شعارای کوردی خۆمان هەبوو شعارەکان مەسەلەن دەردی بەرەو ڕاست دەڕوا ئەوان شعارێکی چەپیان دەدا ینی بەرەو چەپی دەهاتنەوەوانە لەو بینەدا کابرا دەکوونانە ئەوە مەڵە ئەوی کوردی کرد ئەوە بڵێ تو وەختێک جەماعەتەکە فعلەن 10,000 ئەو مۆزوع دەڵێتەوە لێی گەرە بە شعارەکەی خۆی بە ئامانج بگەێنێ چەند مانۆرێکی لەسەردا جادوایی تۆ بێنە شعاردن نەوەک لە گرمەی شعاردانەکان تۆ شعارێک بەرخلافی میلی جەهەتی ئەو جەماعەتە بڵێ کە ئەوەش هەر ناکۆکیکی لێ ساز دەبوو بەڵام پێم وانێ ئەو جارە ئەو پیلانە یا ئەو مۆزوعانە بتوانێت کاریگەریکی وا لەسەر خەڵکدانێک کە شعرایەک بدەن یا حرکاتێک بکەن کە خەڵک لەو چرخەی ناڕەزایەتی کەوا بەدەستیانەوێ و دیان هەیە بە ئامانجی بگەێنن دیان هەیە بیوەستێن. کاکە ڕسوی خۆشەویست حتمما ئێمە لە درێژەی ناڕەزایەتی و ئەترازەکان جارێکی تر دێنەوە سوراغت و بانکێ شتەکەنەوە بە تەلەڤیزیۆن پرسیارێکی تایبەتیم نەماوە من بەزەوەندە بڵێم شۆڕش ناڕەزایەتی هێندە جەماوەری بووەتەوە کار قوربانیشی تێ بدرێت ئەگەر گیانبەخکردوشی تیابێت کەسێکیش بریندار بێت و جێ بێڵێت چێ بۆ دەرمان کلێنێکی ئەژگار گەورە دروست نابێت ئێوە هەموو وەکو هەموو لاوەکانی ناو کۆمەڵگای کوردستان جێگەی ڕێز و شانازین لە هەر کوێکی دنیا بژیت بەشێکی لەو شۆڕەشە بەشێکی لەو ناڕەزایەتیە بە ئەو شۆڕەشە ناتاوامان بەبوونی کەسانی وەکو ئێوە لە هەر کوێکی گۆی زەوی بژین تەواو بێت ئارەزوی سەرکەوتنم بۆ تەیە کاگە ڕەسووگیان فقط حەزەکەم دوایین پەیامت بە کورتی بنێریت بۆ بۆکان و باقی شارە کوردنشینەکان کە ئێستا گویان لەدەنگتا. دەستت خۆش بێ سپاس دەکەم منیش دەستخۆشی لە ئێوە دەکەم بۆ بانکێشتنی بەرنامەکەتان بەڵام دەتوانم ئەوە بڵێم بە هەموو هاوڕێیان بە هەموو خەڵکی جەماوەری کوردستان یا تەواوی جەماوەری ئێران ئێمە دەتوانین بە تەواومان بە گڕوتینەوە دیسان جاری کە بێنەوە سەر شەقامەکان ئەو ڕژیمە ئەوەندەش درڕندە و ئەوەندەش بڵێن غۆلێکی بێشاخ و دمی ئەوەندە گەورەنیە کە ئێمە نەتوانین بەڕاستیش کەستی بدەین ئەمە زۆر جاری وا بوو فقط بە بەرد و بە جەماعەتێکی کەمیش جاری وا بوو ڕەپاڵمان دەنان زۆر باشیش پاشەکشیان دەکرد مطمئینەن سەرکەوتن هینی ئێمە هی گەلانی کوردستانە هی گەلانی ئێرانە چون ئەوانیش بەرخۆدانی بۆ دەکەن ئەوانیش حەولی بۆ دەدەن کە ئەو ڕژیمە نەمێنێ ئەنحەسارەن هی کوردستان نییە پس ئەگەر ئێمە هەمومان دەست بەدەستی یەک بدەین دەتوانین زۆر بەباشی و زۆر بە زوویی
ئەو ڕژیمە لا بین و دوایش هەر خەڵک بۆ خۆی بڕیار بدا چۆن دەتوانێت لە پەنای یەکدا بژی و چۆن دەتوانێت قانونی ئەساسی بنووسێتەوە و بە ڕادەیەکی زۆر باشتر لە ئێستا کە هەیە ژیانی خۆی بەرێتە سەرێ. دڵنیا بن ئێمەمانان زۆربەی زۆری ئەو جوانانی کە ئێستا لە تاراوگەین خۆمان تیار کردو کە بە زووترین کات بگەڕێنە وڵاتان و حتا لەسەر شەقامەکانیش لەگەڵتان بەشدار بینەوە بۆ ئەو شۆڕشە. لەوە دڵنیا بن ئێمە سەر دەکەوین و سەرکەوتن هەری ئێمێ. دڵنیام زۆر سپاس بۆ تۆ کاکە ڕەسووی ئازیز، ئارەزووی سڵامەتیت بۆ ئەەکەم پێش هەموو شتێک هێوای سەرکەوتنم هەیە بۆت. سپاس دەکەم، دەستان خۆش بێ، مەمنون بۆ ئێوەش. چاوێنی بەڕێز.